و دیارە لە هەموو جێگای من ئەیڵێم و سەر فێتانەڵێم یەکێتی نیشتمانی کوردستان ڕێخستنە دێرینەکانەوەی ڕێخستنە دێرینەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە. لەبەرەوەی ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان لە دەرەوەی وڵات بە سەرپەرشتی ڕابەری کۆچکردومان جەنابی مام جەلال دروست کرا. بەڵام ئەگەر ئێوە نەبوونایە لەسەر ساحەی سیاسی کوردستان بە تایبەتی ئەو سەردەما کۆمەڵی مارکسی لینینی کوردستان کە بوو بە کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان، ئەگەر ئەو هێزە ئەو ڕێخستنە نەبوایە لە ناوەوەی وڵات سەد یەکێتیمان لە دەرەوە دروست بکردایە نەمانەتوانێت تەسیرمان هەبێت لەسەر ناوەوەی وڵات. بەڵام بەهۆی ئێوەوە بە بۆنەی ئەو قارەمانانەیشەوە کە هاتوونە دەرەوە و لە مەیدانەکانی خەبات و لە سەنگەری پێشمەرگایەتیا شەهید بوون و بەهۆی ئەوانەی لە کوندی زیندانەکانە ئەعدام کران و ئەوانەیش کە کۆچیان کردووە لە ژیان نەماون و ئێوەی خۆشەویستیشەوە یەکێتی نیشتمانی کوردستان توانی هێزێکی پۆڵاین دروست بکە لە چیاکانی کوردستان، بە تایبەتی منتیقەی سۆرالیش خۆتان نەزانن بنکەی گەورە و بەهێزی یەکێتی نیشتمانی کوردستان بووە و ئەگەر تەماشای ئەو هەموو فەرماندە و پیاوە قارەمانە بکەین کە لەم دەبەرا دروست بوو و گیانیان لە دەرداوە ئەوانەیش ماون، ئەوە نیشاندەری ئەوەیە ئەم منتیقەیە بنکەیەکی بەهێزی یەکێتی نیشتمانی کوردستان بوو و هەتاکو ئێستەیش بوونی ئێوە بوونی ئەو ڕێژەیە لە خوشکان و برایان نیشاندەری ئەوەیە تاکو ئێستاکە بنکەیەکی سەوزی بەهێزی یەکێتی نیشتمانی کوردستانە.